جیاری کردووی والم هەڵگەڕاوی تۆ هەزار سڵاوتان لێبێ پێشکەش بەو کاناڵی تۆ چکۆنەتان عومەری سعیدی لە شاری سەخس بە خێراتنی ئەو کاناڵی 964ەکەین بەخێر بێن سەر چاوم بنای بەڕێستان حدودی 6 ساڵە گۆرانیەڵم 73 ساڵ تەمەنمە خەڵکی شاری سەخزم سڵاوەکەم لە هەمووی هەرێمی کوردستان و مەمنونی خەڵکی شاری سلەیمانیم و سڵاوەکەم لە کاناڵەکەی ئێوەش کە زەحمەتتان کێشا و قەدەم ڕەنجەتان فەرموو ئەو گۆرانیە پێشکەشەکەم بە کاناڵی 964 بە تایبەت سڵاوەکەم لە بینەران و بیسەران ئەی دەردەکەم بێدەرمانە کوشتمی ئەو چاوە جوانە بەچی لە من عاجزی خەزکاڵێ لێم نەبانە پێ لە عومەری سەعیدی براچ کۆ لای گشتانە کاناڵیش سەرشوادیش لەگەڵم بەو بەندانە ئەو بەندانت بۆ دەڵێم ئەو بەندەم بۆ تۆدانە کاناڵێکی جوانە و سڵاو لە برادەرانە چۆن دەفەرمووی وا دەکەم ئەو بەندانە ساز دەکەم 73 ساڵ تەمەنمە کەم بووە تۆ سەوتەکەم ئەو گۆرانیە بۆ ئێوە پێشکەش بە ئێوەی دەکەم سڵاو لەو کاناڵەتان بە خێراتنتان دەکەم عومەری سەعیدیم وام لە سەخس بابەکەم ئەی نەخۆش و دەردەندارم ماڵمە بەیەکە ناسە خۆی لە ماڵی کەیفێدا خۆ نازانێت چ باسە لەسەری ئەو چاوە جوانت با لەم دەن بە قەناسە مەگەر خودا لەسەرێ لێت بسێنێ قەساسە ئیشارەی ئەو چاوەی تۆ دەڵێی تیغی ئەڵماسە ئەی دیدەوە پایی بەسە لە دەوری باڵات گەڕێن ئەگەر قەولم دەندەکێ تامدن لەگەڵ دێم هەر بە خاتی چاوی تۆ دایمە لێرە نیشتەجێم مانگ هەڵات و ڕۆژ هەڵات دای لە کەلیمە ئاباد سرای ڕووناچیم ڕۆی و کەوتمە تاریکە سەلات پێشکەشە بە کاناڵی 964 چۆنەتان عومەری سەعیدی پێشکەشانەکە هەر خەزان لەسەر و ماڵم باڵا وەک لاولاوی تۆ بۆ ئەوەی ئەبڕون نەچێ هەرگیز نابە مناوی تۆ ئەمنت بە خەفەت کوشتۆ و کێشەر وەک خۆت ماوی تۆ شێوامە جیاری کردووی والێم هەڵگەڕاوی تۆ هەزار سڵاوتان لێبێ پێشکەش بەو کاناڵی تۆ